من وەکو خۆم لە مانگی ڕەمەزانە ئەوە هیچ بە ڕۆژوە بین، بەڵام لە مانگەکەی تریشا بڵێن لە مانگەکانی تریشا ئەتوانی هەر کەسێک ئەتوانێ من وەکو خۆم یعنی چۆن ئەڵێم ئەهدێکم کردووە، شەرتێکم کردووە لە بینی خۆم و خوایە، وتومە هەتاوەکو من ما بێتم و ڕوحم زیندوو بێت دووشەمان و پێنجشەمان ئەبێ من بە ڕۆژوو بم، هەر فەسڵێک بێ، هەر مانگێک بێ. چۆن ئەم شتە دروست بوو؟ چۆن ئەم ئەهدەت کرد لەگەڵ خوای خۆتا کە هەموو دووشەمانێک و پێنجشەمانێک وەڵایی من تینێکم بۆ هات، نەخۆشێکمان هەبوو، تینێکم بۆ هات تر لە خوای گەورە بە زیاد بێ نەخۆشەکە بەرەو باشبوون چوو باشە، تەندروستی باشە، منیش نەخۆشەکە زۆر یعنی متەئسیر بووم بۆ ئەو کەسە، زۆر متەئسیر بووم، ئیتر منیش هاوارم بۆ خوا کرد و خوش ڕجاکەمی وەرگرت و ئیتر شەرتێکم لە بینی خۆم و خوایە کردووە هەتاوەکو بتوانم و هیچ عزرێکم نەبێ ئەو شەرتە لە بینی خۆم و خوایە بگەینمە سەر. چەندێکە ئەم شەرتە داوە؟ وەڵاهی چەندێکە تەقریبەن دەوری 4 مانگ ئەبێت ئاوا. یعنی هەموو 4 مانگەش تۆ دووشەمان بەڵێ بەڵێ بە ڕۆژوو بەڵێ 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 هەموو 4 مانگەکە ئیشەڵا هەتاوەکو بمێنم لە دنیاە ئەو شەرتەی خۆم ناشکێنم لە بینی خۆم و خوایە. ئێمە وەکو مسڵمان بە ڕۆژووە بین مانگی ڕەمەزان طبعاً هەر کەسێک ئەوە نێتی خۆیەتی، یعنی چۆن قەناعەتی بەو شتە هەیە، طبعاً ئەگەر ڕەمەزان قەناعەتت نەبێت وابزانم بۆت ناگیرێت، یعنی ئەو شتە بە قەناعەتە، ئێستا تۆ قەناعەتت بێتی سەیرەکەی منداڵ ئێستا وەکو جاران نییە، مەسەن بڵێن ئێستا جاران یعنی جەوێکە بوو، ئێستا جەوێکەیە، ئێستا بڵێم چی یعنی نازانم هیوا هەیە پارشێوەکە و هەتا بەیانی سەیری فەیسبووک و ئەنتەرنێت و هەموو شتەکانەکە و ئەخەوێ هەتا 5 ئێوارە ئەڵێ بە ڕۆژوو نە نوێژ و شتی دیار نییە، ینی هەر خەوەکەی دیارە ئەڵێ بە ڕۆژوم، ئیتر ئەوەیان ئەکەوێتە سەر ئەو کەسە، ئەکەوێتە سەر قەناعەتی ئەو کەسە، وتم وایە. بەڵام ئێستا من بڵێن هەر بەحسی ئێستا ئەکەین، بەحسی ئەم وەرزە ئەکەین، وەنیە ئەم کاتەش نازانم بڵێم ئێستا بڵێن وەکو ئەوەی کە ئێمە بە ڕۆژوو ئەبین، من وەکو خۆمیان وەکو بسڵمانەکان ئێستا سەیرەکەم هەندێک کەسێ بە ڕۆژووە و ڕۆژۆکەیشی نەوعیەکە، ینی پاک نییە بەڕاستی بڵێن بەجددی بۆ بینی خۆی و خوانیە، ینی چۆن وەکو شتێک وایە ئەڵێ تۆی پێ هەڵە خەڵەتێنێ، ئەنی ئەڵێ وابێت تۆ سیقەت لەسەری بێ، ئەڵێ بە ڕۆژوم قەناعەت کە بە ڕۆژومیانە، بەڵام بە ڕۆژوەکەی یعنی بە قەناعەتەوە ئەوەیانەکەوێتە سەر بینی خۆی و خوا، بەڵام پاک نییە و ڕاستیش نییە، لەبەرەوەی لە پەنای ڕۆژوەکەوە سەیرەکەی شتێکە، ینی ئەبینی درۆ ئەکا، ئەبینی شتت بەڕاستی پێ ناڵێ پێتە فرۆشێتەوە، شتێک یعنی بە قەناعەتەوە شتێکەکە شتەکە حەق نییە، پاک نییە کە ئەوش ئەیکا و بە پەنای ڕۆژۆکەشەوە، بەڵام ئەمە ڕۆژۆکە نەگرێ زۆر باشترە کە لەوەی کە دەم خۆی بەستووە و تۆشی پێ هەڵە خەڵەتێنێ، دەوروبەری پێ هەڵە خەڵەتێنێ، نیەتی پاک نییە، دڵی پاک نییە، دەرونی پاک نییە. خۆی ئینسان ئەبێ پێش هەموو شتێک نە بە سەرڕووتیە، نە بە لیباسە، نە بەوەیە کە جلوبەرگت، نە بە ئینسان بە دڵە، هەموو شتێک دڵە، دڵت پاک بێ، دڵت جوان بێ، هەستی مرۆڤایەتی لە دڵ تا بێت، ڕەحمت هەبێت، بەزەیت هەبێ، ئەوە مەعنا وایە تۆ خوات خۆشەوێ و خوش تۆی خۆشەوێ، یعنی قەناعەت بکە بەوە نییە تۆ سەیرەکەی هەتا ئێوارە دەم خۆت بەستووە و ناخۆیت و ئاو ناخۆیت و سەیرەکەی زۆر شتەکان زۆر جیاوازن لەوەی کە کردوتە،
يعني من بقناعتي من وەکو خۆم قساکەم بقناعتي من ئەم ڕۆژوە نەیگرێ باشترە. جاران ڕۆژی جاران وەکو ئێستا نەبوو. ئێستا خەڵکەمووی لە ماڵەوەیە و لەبەر ئەداواتی کارە باو بەڵام جاران تۆ لەو دەشت و دەرەبووی درەوتە کرد مەڵۆتە نایەوە ئیشی ماڵتە کرد ئیشی دەرتە کرد جووتتە کرد هەموو بە ئەنواع ئیشەکانتە کرد ئەنجاش بە ڕۆژوو بووی ئەنجاش لە یاردەی سەیرتە کرد دراوسێکەت نەبووە یان دراوسێکەت یان خزمەکەت یان کەسێکی لا دێیەکەت دەستی کورتە بە هەموو بارێک چیت هەبوایە ئێوارە لەگەڵت کردتە کرد ئەدوت ئەمەیان ببە بۆ ئەو ماڵە فەقیرە ئەمەشیان با بۆ خۆمان بێت یعنی چاوچنۆکی نەبوو ینی هەر هەوڵدان بۆ خۆت نەبوو بڵێ هەر سفرەکەی خۆم قەڵەباڵغ بێ با دراوسێکەم نەیبێ با جیرانەکەم نەیبێ با خزمەکەم نەیبێ با خەڵکی دێیەکەم نەیبێ نە جاران خەڵک شتێکی هەبوایە بانگیە کرد دەیوت ئەم شەوچرەیەکمان هەیە مەسەلەن شتێکمان هەیە وەرن با دراوسێکە خزمەکان وەرن با بەیەکەوە بیخۆین بەڵام ئێستا کوا وایە ئەم شتانە هەمووی دنیا بۆتە تجارەت بۆتە حیزبایەتی بۆتە ئەوەی کە هەر کەسێک بۆ خۆی پێدەوڵەمەندەکە خۆی پێ بەرزەکاتەوە هیچی بۆ خوای نییە نە حاجی ئێستا حاجیە نە خێری ئێستا خێرە ئێستا ئەو ئەگەر پیاوێک باشە حاجیە چۆتە ماڵی خوا خێرێک ئەکا بە دراوسێکەی یان بە خزمەکەی یا بە کەسێکی هیچ پێویست ناکە بچێ بیداتە شاشەی تەلەڤیزۆن و ئەو کەسە ئەحراج بکە و ئەو کەسە بگرێنێ و ئەو کەسە یعنی وا لێ بکە بشکێتەوە و تۆ ئەگەر بۆ خواتە شتێک بۆ خوا بینی خۆت و خوایە هیچ پێویست ناکە تۆ وا لە ئەو کەسە بکەیت ئێستا حاجی ئێستا خێری ئێستا تجارەتە هەمووی حیزبایەتیە هەمووی بۆ ئەوەیەتی بۆ گرفانی خۆی پێ بەرزەوەکە خۆی پێ دەوڵەمەندکە خۆی پێ ئەوە بکە هیچی وەکو جاران نییە هیچی یەک شتی وەکو جاران نییە چکە زۆر جیاوازی هەیە زۆر یعنی بەس بۆ ناوە بەس بۆ ئەوەیە بۆ حیزبایەتی لە پەنای ئەوە شتێک بکە لە پەنای حاجێکەوە لە پەنای خێرەکەەوە لە پەنای ئەوە شتێک بۆ خۆی بکات لەبەر ئەوەی نییە وەکو چۆن ئەڵێ وەکو توجارەتی لێ هاتووە خۆی پێدەوڵەمەندەکە خۆی پێ بەرزەکاتەوە بۆ حیزبەکانێتی بۆ ئیتر بۆ مەبەستی خۆی بۆ مەبەستی خۆیت بەڕاستی نازانم بە مرۆڤایەتی نازانم بە حەقی نازانم چونکە ئەویش ئینسانە ئەویش حەقی خۆیەتی ئەویش کوردێکە داوای حەقی خۆیەکە ئەویش مرۆڤە ئەویش یعنی ئەوەیە کە حەقی خۆی لەسەر حەقی خۆی شەیدە هەر چۆن بڵێ شەیدە لەبەر ئەوەی ئەو بە حەق هەستاوە داوای حەقی خۆیەکە ئینسانێکە یعنی هەستاوە کە بەرەو ڕووی ئەو هینە بۆتەوە ئەو ڕژێمە ئەو هینە بۆتەوە ئەوش ئەچێ شەیدیەکە ئەمە بە حەقی نازانم قەت بە حەقی نازانم وەکو بسڵمانێک وەکو ئەوەی کە ڕووم لە خوایە خوش پێی خۆش نییە و خوش وەری ناگرێت من وەکو خۆم وەکو بسڵمانێک وەکو ڕاستەقینەی بسڵمانی دڵپاک من داوایان لێکەم یعنی دڵیان پاک بێ پێش هەموو شتێک ئینسان ئەبێ دڵی پاک بێ پەشیمان بێتەوە لەوەی کە ئەوەی کردوێتی دڵ و دەرونی پاک بێتەوە لەم مانگەیە بێتە سەر ئەوەی کە ئینسانێکی پاک و جوان و ڕاستگۆ و لەو شتەی کە کردوێتی پەشیمان بێ و دەست هەڵگر بێ من ئەلێرانەوە یعنی داوایان لێکەم نابێت ئەمە نە بسڵمان ئەم شتەی نەخوا پێی خۆشە نە بسڵمانە ئەوەی ئەم شتە بکە بسڵمان نییە مافی پێوە نییە مافی بە بسڵمانەتیەوە نییە کە ئەوەی ئەو شتە بکە و ڕووی لەو شتە بێت چونکە من وەکو ئەوەی کە بسڵمان و لە هینی خۆمە
قەت لەگەڵ ئەوەیان نیم ئینسان ئەو ڕێگایە بگرێت ئەبێ پێش هەموو شتێک نێتت پاک بێ دەروونت پاک بێ لەگەڵ کەسا لەگەڵ هەموو کەسێکە لەگە هەموو کوردێکە لەگە هەموو بسڵمانێکە لەگە هەموو نەتەوەیەکە ئەبێ بە دڵ و دەروونێکی پاکەوە چکە خوا ئەمەی ناوێت تۆ من ئیستا دڵ و دەروونم لەگەڵ تۆ پاک نەبێ و هەر دەمم بێ و لە پشتەوە بۆم هەڵکەوێ زەربەت لێ بدەم و لە پشتەوە خۆشتم نەوێ و لە پشتەوە خەنجەرت لێ بدەم و یان لەوێ شتێک بوو لە ئەوە بێ ئەمەکەی خوا ئەمە پێی خۆشە خوا ئەمەی پێ خۆش نییە وەکو بسڵمانیش قەت ئەوە بسڵمان نییە